ئەوان لە پرۆسی دادگایکردن شاهید وەرگیرا 4 شاهید هەمویان نکۆڵیان لەوە کرد کە ئەوانە بناسن وە گروپیان دروست کردوێ وە گروپی واتسئەپ هەموو تۆمەتەکان ئەوە بوو کە گروپێکی واتسئەپیان هەیە و قسەیان کردووە و چوونەتە قونسوڵیە ئەڵمانیا و فەڕەنسا و لەگەڵ ئەمریکا قونسوڵی ئەمریکا قسەیان کردو بۆی گروپ دروستکەن و ئەوان لە پەڕاوەکە ئەوە هەیە کە قونسوڵیەکان پشتیوانیان دەکەن بەڵام بەدیلی یەکێتی و پارتی نییە بۆیە دەبێ ئەوان ببنە بەدیل یعنی ئەوەندە ینی بەڕاستی پەراوەکان ئەوەندە شتی بێبنەمای تێدا بوو من 5 ساڵ محاماتم کردو شتیوام نەدیتووە لە پەراوی لێکۆڵینەوە ئەوەندە ئەو تۆمەتانە تۆمەتی سیر ئەوەی کە لەگەڵ بەرهەم ساڵح کاریان کردووە لە هاوپەیمانی کاریان کردووە بەرهەم ساڵح ئێستا سەرۆک کۆماری عێراقی کە باشە ئەوەندە خەتەرە لەسەر هەرێمی کوردستان بۆ هێشتان حرەکەیەک بۆ هێشتان حیزبێک دروست بکە و بەڕاستی یاسای تیرۆر بۆتە مایەی ئەوە نەکبەتی بۆ چالاکوانان بۆ ڕۆژنامەنووسان ئەو یاسایە بۆ ماوەیەکی کاتی دەرکرا ئێستا بە وتەی خۆیان هەردوو حیزبی دەسەڵات مەترسی داعش لەسەر هەرێمی کوردستان نەماوە بۆچی ئەم یاسایە هەموار ناکرێتەوە و ئەوانە کە چالاکوان ڕۆژنامەنووسن دەبێ بە پێی یاسای ڕۆژنامەنووسی یعنی دادگایی بکرێن نەک بێن تۆمەتی تریان بۆ هەڵبەسترێ یەک شتی تر دەمێ ئاماژەی پێ بکەم کە بەڕاستی ئێمەی تووشی شۆک کرد منداڵی یەکێک لە تۆمەتباران کە ئێستا ئەو بوو بەس داوای بینینی کرد لە دوورەوەش بێ بەس بابی ببینێت یەک بەخۆی هاواری دەکردە گریا دەیگو 11 مانگە چاوی بابم نەدیتووە دەمەوێت لێرە ببینم زۆر تکامان کرد لە ئاسایشەکان هەر لە دوورەوەش بێ بەس بتوانێت لە دوورەوەش بێ بابی ببینێ و داوای ئەوەی کرد کە بەس گوێ لە دەنجی بابی بێت بەڵام بەداخۆنیان هێشت بە دەرگای پشتەوە بەدزی تۆمەتبارەکان بێتاوانەکانیان بردە دەرەوە.